ڕۆژی باستیل ئەو ڕۆژەی سیاسیەکان بە خەڵکی برسی و ڕاپەڕیوی وڵاتەکەیان وێت کێک و گیا بخۆن. فەڕەنسای خاوەن پێگەی سیاسی و سەرمایەداری بەهۆی یارمەتیدانی ئەمریکا کەوتە ژێرباری قەرز و برسێتیەکی گەورە. بەڵام ئەو قەرز و برسێتی کە بەسەر فەڕەنسیەکان داهات تەنها بۆ خەڵکی بوو، چونکە سیاسیەکان لە کەیفخۆشی خۆیان بەردەوام بوون. سەرباری ئەو دۆخە سەختە ئەوان بەردەوام بوون لە مەسرەفخوازی و دەستبڵاوی و تەخشانکردنی پارە بۆ کەیف و شادی خۆیان، و هیچ کات ئاگاداری دۆخی سەختی خەڵکی نەبوون. خەڵک و سیاسیەکان هێندە لە یەکەوە دوور بوون کە ئەوان لە کۆشکەکاندا دەژیان و خەڵکیش لە لێواری گۆڕستان و لە ناو قوڕ و لیتەی چاڵەکان. ئەوان باخەڵیان پڕ و خەڵکیش باخەڵی خاڵی، ئەوان لەو پەڕی تێری و خەڵکیش لەو پەڕی برسیەتی، ئەوان لەو پەڕی شادی و خەڵکیش لەو پەڕی نائومێدی، ئەوان قاقایان دەهات و خەڵکیش فرمێسک، ئەوان بۆ کەیفخۆشی خۆیان هەردەم لە وڵاتێک و خەڵکیش بە نەخۆشی هەردەم لە لای پزیشکێک. سیاسیەکان ئازاری خەڵکیان لە پێکەنینی خۆیاندا تواندبوویەوە، بەڵام بیریان نەکردەوە کە ڕۆژێک ئەو فرمێسکانە دەبنە ڕووبار و ئەو خەمانە دەبنە سەنگەر و ئەو ڕقە پەنگ دەخواتەوە و لە هەر چرکەیەکدا دەتەقێتەوە. خەڵکی لە ناو خۆیاندا بڕیاریاندا چیتر شایەدی ئازار و مەرگی خۆیان نەبن. دەستیان کرد بە خۆڕێکخستن و گروپی نوێی بەرەنگاریان پێکهێنا. لە 14 تەموزی ساڵی 1989 بە دروشمی بەرەو باستیل دەستیان پێکرد. خێزانی شاهانە کە لەم قەڵایەدا نیشتەجێ بوون و گەورەترین زیندانیان بۆ ئازادی خوازان تێدا دروست کردبوو، چاوەڕوانی ئەو ڕاپەڕینە نەبوون. هەواڵی خەڵکی شۆڕژگێر و ڕاپەڕی و گەیشتە بنەماڵی شاهانەی فەڕەنسا. خانمی شاژن پرسیار دەکات ئەم ناڕەزایەتی و هاتنە سەرجادەیە بۆ چییە؟ ئەوانیش دەڵێن ئەمانە خەڵکی برسی وڵاتەکەتن. پێیان دەڵێت ئەی ئەگەر برسین بۆچی نان ناخۆن؟ لە وەڵامی شاژندا دەڵێن ئەوان نانیان نییە. شاژن دەڵێت کەواتە با کێک بخۆن. هەرچی پێوەستە بە فەرمانڕەوە و بەرپرسەکانی تریش هەمان بێ ئاگایی شاژنیان هەم. حاکیمی ناوچەی دیروژن لە بەرامبەر خەڵکە برسیەکەدا دەڵێت ئێستا گژوگیا لە کێڵگەکاندا ڕواوە، با بچن گیا بخۆن. ئەو بەگاڵتە ڕوانین و بێ ئاگاییە زیاتر خەڵکی تووڕە کرد. دوای 10 ساڵ لە ململانەی سەخت قەڵای باستیل کەوت. فەرمانڕەوای قەڵاکە ویستی قەڵا پڕ لە باروت و ئازوقەکە بتەقێنێتەوە، بەڵام لەلایەن پاسەوانەکانی خۆیەوە قۆڵبەست کرا. لێرەوە شۆڕژگێران و خەڵکی برسی دەستیان گر بەسەر قەڵاکەدا، سوودیان لە باروت و چەک و ئازوقەی ئەو قەڵایە وەرگرت بۆ ئازادکردنی تەواوی شوێنەکانی تر. لە مێژووی فەڕەنسادا ئەم ڕووداوە بە ڕووداوی باستیل ناسراوە. لەو سەر هەڵدانەدا 100 شۆڕژگێر کوژران و سەربازێکی بنەماڵی شاهانەش لە ناوچوو. ئەگەرچی باستیل وەکو ڕوودا و لە مێژوودا جێماوە، بەڵام وەکو عەقڵیەت تاوەکو ئێستاش لە ناو سیاسیەکان بەردەوامە و هەمیشە برسیەکان لەلایەن سیاسیەکانەوە تانەیان لێ دەدرێت. ئاگاداری ئەوە نین کە درەنگیان زوو خۆری ئەوانیش ئاوا دەبێ و لە مێژوودا پەڕەیەکیان بۆ دەنووسرێ.